سڵاو عزیزان و خۆشەویستان لە ئاڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان بەرنامەی پرتە پرت هاتینەوە خزمەتتان دیارە مامۆستا دانانیشی دایمە موشکیلە هەیە دایمە کێشە هەیە ئەرێکات مسەر لۆ پێ نەکرێت والله پێی نەکرا دیارە مەزانی نەبووە بزانە مشکلتان کاچی موزە هەردێکمان هەبوو ئەو وەختی خەدەمات هەبوو گوت کە فرۆشتنێ یەکسەر بە شەو ڕۆژ بیکەنە خانی یەکسەر ڕوونی ناوێت ئەتەوە تەجاوز و ئەو دەماگە بیان بەخانی خۆ ئەوان پاڵەوانن ئەمە سەر ئەوان پاڵەوانی تو پاڵەوانی ئێخە نا مادام هەیە پێتان نەکرا بە عاتەری ئەم فرۆشمە گۆ لۆ لەمتان کردی باز دەکە لۆلیتان کردمەوە وڵی کاکی موزیە ئەو سەردارەی شوبران بریا هەر شوبرام نەبووە بریا خواقەقی نەکردی بای بریا بریا هەر شوبرای من نەبووە مێردەکەی من هەر تاقانە بووە باشتر بوو عەردێکی بە ئێمەی فرۆشتووە خزمەتگوزاری هەر نییە ئەوە نیتەوە گوتی حکومەت پێی نەکرێ بزان مەزانێن نەبووە ئەروەڵا بەس ئەمن ئەو جارەی شکایەتی لێ دەکەم چونکە بە هیچ شێوەیەک شمولی ئێمە ناکاتن ئەو شتە ئەو خانەوە بە چەندی باگوێی فرۆشت بە 6 وەرەقەی بە شێ وەرەقەکەی دو ماسەدا هەڵ دەبی شاڵڵا وەرە وەرە نا نا وەرە مەکە ما دیکە ئێستامانی خۆ پێ لێ دەکەم تا دیکە دەباتی شێش وەرەقەی ئەمن چ وەرەقەی دەناو دەستی ئەو برای دەنێ لۆلی دەچوودنی با بەس مشکلەکەن ئەگەر چڕاقی بدەن من بیست خۆڵ چڕۆ بیست دەرمون بۆ بەس ئەتماتم هەڵ دەبێ بەتان دادێت بەس ڕاوە یەک دەقا حەشکە لۆ دەکەم گوانێرە فەرمیە بەتاقتنی هاتیە لەسەر بەزوابم دیفاع دەکەم بەڵێ ماوسەردان چ وەرەقەی دەدەی وەیە ماگانش دو وەرەقەی دەدا دەگاتە 6 وەرەقەی دە وەرەقەم قازانجی بدێ لەبەرەوەی سەلاوانی عەردەکە پارێ بکە ئەمەش تەش تووشی مسانی بەم ناگوتان دەستی بەسەدا ژیرەوە عەردە ئەگەر دەستی بەسەدا ژیرابی کەواتە مافیوان نییە ئەمن یەک فرسی نادەمێ یەک فرسیشم نییە بیتەمەوە کۆرە بەخشەی خۆت دەستا گوت چ وەرەقەی دەمێت مادام کە فرسی لۆ دیدی جابادە دەستە دەستی ئەو قەی ناکات شایەت هەیە ئەم چ وەرەقەی دەڵێت بەخوا پیاوی چاکە پیاوی چاک شکایەت لێ دەکەمەوە ناشکاتی مەکەوە هەل بوو بەس ئەو پیاوی چاکێکسە ها بە تەفاهومە هەر گوتم پارەی بدێ دەیدا مشکلەی نیست لەسەر دەستی تو کاکی موزی بەرن چییە ئەگەر ئەو پارەیە بۆ ئێمە نەگەڕێتەوە من شکایەتی هەر لێ دەکەم ئەی وەڵاگە کاکە ئێواری لە بۆیان باگەن نەیاندانێ وەرنەوە ئێرە ئەمە لەگەر تا دێم بەخۆشم شکاتەکەی دەکەم دەمە شایدیش ئەو جارەی دەزانە دەستی تو دەکەم بەس ماسەدا ماچی تو زاینۆ ماچی تو مامە وەرزی میچی بامە زاینۆ نازانم ئەتۆ ئەوەندە تێ ئۆردێنانت نییە وەڵای ئەوە کاری خوا کە دوستی کردی تاسو زۆر چاکە پێمەگەرە خوشی من دیارە هاتیە کۆتایی ئاڵلقەی ئەو پێکمان هەیە ئینشاءڵڵا تا هەڵقێشتر خۆتان لەگەڵ کاتێکی خۆش دانیشن بەخێر هەڵمەستۆشوە چاوتە لەسەر بەرنامەکەمان بی هەڵقی خۆشمانەیە تایبەتمانەیە چکە سەردار مشکلێ نابڕێ ئینشاءڵڵا شەنگە کوڕم نایەی بچینە ماڵی باپیرت ئەتو بڕۆ من نایەم دایرەکەم بابم دەبم ئەم دەچمە ماری بابم ئەو ماڵەیە پیس نەکەن ها 2 ڕۆژ لەوێ دەبێنمەوە باشە خەمە دەبی ئەمش ئاگام لە مارێش دەبی و ئاگاش لە شەنگەش دەبی گراژ لۆ چیوە دەچی وەڵا دەچمە ماری بابم لۆ لەبەرەوەی 2 ڕۆژ دەمەوێت ئیسراحەت کەم لە دەسێوە دوو ڕۆژ دەچی وێن دەرێ ئاری وەڵا ێ باشم شیست کە دەستکاری سەلاتی ناکەمە تا دێوە لێرە دانشە لە بۆ خۆت نانەکەمەکردی دەستکاری نەکەی ها نانە دەستکاری نە پلیشم لێدایە ئەوە دەست فۆر شتە پلاش ڕۆیشت ئاچم دەستکاری سەلاجەکەی پرزار چی خوارد چی خوشتی لە ڕای سەلاجەکەی سەفرێشە سەلاجە خۆشە خواردنی برۆژ سەلاجە خۆشە خواردنی برۆژ سەلاجە خۆشە ئەوە چ دەکەی مامە ئەوە چ دەکەی ئەوە چ دەکەی هەناری دەخۆم کورەوە هەنارەوە ئەچیەوە ئەو تفاعە تفاع کاکە بڕۆ دەرێ وازمانی بێت دێ ئەوە چ بخۆما درمانە هەرچ بخۆین بڕۆ دەرێ کاکە دەی بڕۆ دەرێ بڕۆ دەرێ دەی نێوە ها بڕۆ مارە باپیرم دەی برازم گوت بخۆ برازم لێرە نییە وەنیت بڕۆ دەی گوتیان شتێکی بڕۆ کاکە بڕۆ دەرێ وازمانی الو عارف والله بێزار بمە بەقع خواردم ێ کوڕا بێژە شیلۆ بینەوە دەستە کوڕاستا
ئەوە کەس دەگەت تەلەفۆی تو خەوی ناکەی لەو مارەستەوە دەستە کاکە و مارە تێک دەیەت و خۆ ڕاستم یاست و 4 ساعتی خۆی تەلەفۆنەوە ئەوە چیوە ئەوە ڕۆیشتم باشە ئەسەبۆ دەری کاکە و چیوە حرف و مارف و تارف و چیوە ئەرە مام قادر خێر بوو هاتبوو والله هلا بس سردار كاكا سردار قلت مزار مستحقا بەخێر ئێستا سەرمسە چاوم وڵا هیچ مارەکەت ڕوو ناکردەوە يا عربي خويا هلا هارناك بن او تشي كاكا سردار او دري لخوشا والله ئێوە نەخۆشە نازانم هەر خیالی لەسەر کافتریا و نازانم چیە دەدەبوو چاکە بەخێرێ ماو قادر يا عربي خويا لو خوي دباتو كرمالي والله تروح بس منظره ودي كوره تبو شاف دم يدري ايش كفت السردار على الاقل اقول تعمير كانوا تعمير وڵی مام قادر خێزانەکە چتۆ ماری بابی ئێستا ئەو نەبا چا قاوەشمالێ لە دەمادایی کاکە قاوەی ناخۆی نابینە نەرگلەی بێ لە کۆنکان والله ما بدي فين نرجع معك حتى مستعد ما قادر بەخێری يا ربي خلاص سلامة لك يا ربي لو خوي البات وكره كره بابا بس كافتريا مافتريا دك ودري نرجع ما بينك هكا لۆ مام قادر بەخۆ کوری منە ناسی شەو ڕۆ لە کافتریا داتەوە كره بري والله دائما سال لك كافتريا مافتريا انا كره ما مثلا نقول نصيحتك كره نصيحتك اريو لك للدوره مش مسقف تجاري سدرتو والله ئێوە دوو ڕۆژە خێزانم چتە ماری بابی بەسەردان دەبیە من ئاگام لە مارێش بیاگام لەو کوڕش بی بەخۆ زانی دەست پێیا بووە والله كاك سردار ناحقش الدنيا ظروفك خوجني خارج ازمه بطلك اللي بالزنابي بس والله كاك سردار لبم موضوعك هادم باشا براجني جيرنيا او سرتاوي هموتي او قوتم دتبيئه لكون او مشكله شيشكاني خد بيوا ئەرێ وەڵی مەمنوش دەبم مام قادر والله كاك سردار امان بابا بارد زانم امن دنيا دي دترمنتو امن عينكم نتاو قوتانم بي اتويتد بينيا اتو كابرايشي ما بين خوما بي او مري او ما خركمو لغرش باس دكادر سردار او مرا كره بيايو صاحب اوجني طلاق دا كره سرد استراحات دكا تشيش مشكله ولا ماردناك او جا جينا كيديش عادي من جنتي باش بيدا زانم جرنتيشي دكا س جرنتي ئەتوشی لەوەی دەبیتەوە کورە تو عیب ناکەی بۆ سەر و دەی ڕۆژپێ فیتنەی دەکەی ئەسە بە دەستە لە مارمەزدەی كره برام دەرێ کاکەەوە قسەی خێر دەکە ڕەحمە لەبا ئەرەوە تو وەس بە ئەسە بۆ دەری دەستا فیتنەچی سردار انا هاتي ما كنا تو سردار وەرە دایشە تبژە بە سەر و دێنە سپێ وەلا فیتنەی لاچین دەربی لەوێن دەرەوە توتنی فیتنەچیە باشە توژنی لۆ خۆ دەیری لۆ بنانی هەتا بەخۆم هەبم لۆ لە تو بینم خەندە و کێشە باسی تاڵی ڕۆژگارە پرتە پرتی ژیان و کێشەی ماڵی سەردارە لە پرتە پرتی ژیان کاکە قالە پێشکەشکارە شەنگە کوڕێکی چاکە بەس تۆزێ فەقیر حاڵە چاوشین گەلک بێزارە لە دەستی ئەم ڕۆژەگارە ناگونجێ لەگەڵ بەهار لەسەر ماڵ و پارە بەهاری ناسک و بەڕێز زۆر نازدارە کۆمیدی و بابەتی جوان هاتینەوە ئەو جارە